پەیمانگای تەکنیکی سۆران بۆ ئەمساڵی خوێندن کار لەسەر کۆتایهێنان بە دیاردەیەک دەکات کە ڕوبەڕووی قوتابیانی تازە وەرگیراو دەبێتەوە. بەڵێ دیاردەی قاز گەرچی لەلایەن قوتابیانی قۆناغەکانی دیکەی زانکۆ و پەیمانگاکان بۆ خۆشی بەرامبەر قوتابیانی تازە وەرگیراو بەکاردەهێنرێت، بەڵام ئەم هەنگاوە خاڵی نییە لە ڕەخنە و نیگەرانی بەشێک لە قوتابیانی تازە وەرگیراوی ساڵانە لێ دەکەوێتەوە. هەر قوتابیەکی تازەوەرگیراو لە زانکۆ و پەیمانگاکان لە سەرەتای چوونەنێو ئەو قۆناغەی خوێندنەوە ڕوبەڕووی دیاردەیەک دەبێتەوە کە بە دیاردەی قاز دەناسرێ. قاز ئەو گیاندارەیە کە بە قوتابیانی قۆناغی یەکەمی زانکۆ و پەیمانگاکان دەچوێنرێت. ئەمەش گەرچی بۆ خۆشی و گاڵتەیە، بەڵام هەندێک لە قوتابیان نیگەرانی دەردەبڕن و وا دەکات لە نێو زانکۆیان ناوەندی نوێی خوێندنیان خۆیان بەنامۆ بزانن. گەرچی قوتابیانی قۆناغەکانی دیکە ئەمان بە هاوڕێی تازە سیر دەکەن و وەک سوعبەتێک وشەی قاز بەکاردێنن، بەڵام ئەم سوعبەتە بەدەر نییە لە کاردانەوە و نیگەرانی. هەر ئەمەش وای کردووە پەیمانگای تەکنیکی سۆران کار لەسەر سڕینەوەی ئەم نەریتە بکات. سەرەتامە بەناوی پەیمانگای تەکنیکی سۆران و ڕاگرایەتی پەیمانگای تەکنیکی سۆران پیرۆزبایی لە گشت قوتابیانی کە وەرگیرای ئەو ساڵ لە گشت زانکۆ و پەیمانگایەکان دەکەن بە تایبەتی پەیمانگای تەکنیکی سۆران. دیارە ئەو ساڵ لەژنێ قوتابیانی پەیمانگای تەکنیکی سۆران جیاواز لەگەڵ ساڵانی پێشوو پێشوازەی گەرم بە گوڵ و شیرینی و بە زۆر بەڕێز و احترامەوە بۆ بەرەو خۆڵی ناونووسینی قوتابیان بەڕیان دەکەن. ئێمە وەکو لیژنەکە بە هاوکاری ڕاگراتی پەیمانگای تەکنیکی سۆران هەستین بە ئامادەکردنی شیرینی و ڕازانەوەی بەشێکی پەیمانگا ئەو شوێنەی کە قوتابیان پێدا ئەچن بۆ ناهۆڵەکانی ناونووسین بۆ ئەوی بتوانین ئەم شێوازە ئەم دیاردە ناشرینانەی کە لە ساڵانی ڕابردوو لە زانکۆ پەیمانگان ئەکرا ئێمە هەوڵدەن ئەو دیاردەیە بگۆڕین و تاکو قوتابی هەست بەوە نەکا کە دێتە ناو زانکۆ و پەیمانگاکان هەست بە کەم و کوڕی نەکات و پێشتر دیاردەی کاریگەریەکی تەواوی لەسەر ئەو قوتابیانە هەبوو. بۆ نمونە لە ڕووی دەرونی ئەو قوتابیانە شتێکی باش نەبوو، بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە ئەم دیاردیان نێشتووە ویان کردووە کە یعنی پێشوازیەکی لەو قوتابیانە بکەن و ئەو قوتابیانەش بە گەرموگڕی ئەو کارانەی خۆیان ئەنجام دەن و پەرە بە خوێندنیان بدەن و سەرکەوتن بۆ قوتابیان. زانکۆ و پەیمانگاکان قۆناغێکی نوێن لە ژیانی قوتابی و پێویستی بەڕێنمایی تازەیە، بۆیە لە کاتی وەرگرتنی قوتابیان لە زانکۆ و پەیمانگاکان لەلایەن قوتابیانی ترەوە سوعبەت و یاریان پێکراوە و بە قاز شوبهێنداون. مامۆستایەکی زانکۆش دەڵێت پێشوازی لە قوتابیان بەم شێوازە شتێکی ناشیاوە، بەڵکو پێویستە قوتابیان لە ڕووی دەرونیەوە هێور بکرێنەوە و کارێک بکرێت زوو بە زوو ئاوێتەی ژینگە نوێکە بکرێن. هەمیشە هەندێک دیاردە هەیە، دیاردەی مەسەلەن دەنگەدەنگ و ژاوەژاویان هەندێک وشەی نەشیا و قوتابی بکە بە کاری دینیتن، هەمیشە ئەوە ئەگەڕێتەوە سەر سەقافەی خودی تاک و هەمیشە ئەگەڕێتەوە سەر ئەو شوێنەی تا چەند گرنگیان بە لایەنی فکری قوتابی داوەتەنها. تەبعاً وانە گوتنەوە نییە، هەمیشە دەبی لایەنێکی فکری و سەقافیشی هەبیتن قوتابی ئەمەی بۆ دروست ببیتن، بەڵام هەمیشە قوتابی خۆی وا بکاتن خۆی لە قەڵبێکی بچووکەوە ئەبیندرێتن و دواتریش کە ئەم قۆناغە بەسەریدا ڕەت بوو هەمیشە پێکەنینی بەو ڕۆژەی دێتن کە ئەم کارێ ئەنجامدا و بۆیە شتێکی جوانیە شتێکی باشیش نییە بەم زۆرەیە پێشوازی لە قوتابی بکرێت. پەیمانگای تەکنیکی سۆران پێکاتووە لە 7 بەش و نزیکەی 1000 قوتابی لە خۆ دەگرێت. بۆ ئەم ساڵی خوێندن زیاتر لە 200 قوتابی وەرگرتووە. هەنگاوی جیاوازی ئەم ساڵی پەیمانگاکەش کۆتایی هێنانە بە دیاردەی قاز کە قوتابی و خوێندکارانی قۆناغەکانی دیکە و ڕوبەڕووی قوتابیانی تازە وەرگیراوی دەکەنەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.